زاد و زەخیرە کۆکەنەوە بۆ ئەوەی لەم ڕێگەیە تووشی چەرمەسەری نەبن. فإن خير الزاد تقوى و باشترین زاد و زەخیرە سەمون و برنج نییە، خواردن و گۆشت و مریشک نییە، بەڵکو ترسانە لە پەروەردگار. واتقونی یا ئولی الئەلباب، لە من بترسن، لە من سڵ بکەن، ئەی ئەو کەسانەی ژیرن و عاقڵن. لە ڕۆژی قیامەتە ئەلەم تەمەنی کە ئیشمان نەکرد لەوێ بەخەبەر دێنەوە. يوم تجد كل نفس ما عملت من خير محضرا وما عملت من سوء تود لو أن بينها وبينه أمدا بعيدا. چ کاتێکم ئاەتە بیرمەکەوێتەوە زۆر تەریقە بمەوە لە حاڵ خۆم. ڕۆژێک دێ هەرچی کردەوەیەکی خێرت کردووە، هەرچی پرۆژەیەکی قیامەتت هەبووە، لە ڕۆژی قیامەتە بە پڕاوپڕی بۆ دەهێنن تەسلیمتی ئەکەن. وما عملت من سوء، کاتێک کە شتێکی خراپ ئەبینی لە مەلەفەکەتە، تود لو أن بينها وبينه أبدا بعيدا. ئەو کاتە ئەڵی خۆزگا لەگەڵ ئەم کردەوە خراپەیە، ئەو لە ئاسمانە بوو من لە ئەرز، ئەو لە شەرقە بوو من لە غەرب، ئەو لە بانە بوو من لە خوار، ئەوەندە لێم دوور بووایە کە هیچ کاتی ئەم موقفەم نەبینایە. لە ڕۆژی قیامەتا بەخەبەرت ئەهێننەوە بۆ کردەوە خراپەکانمان. کاتێک بەخەبەر دێین یان چاکە بەردەمانی داپۆشیوە یان خراپە. ڕۆژێکیان ئەبوو دەردا وقف ذات يوم أمام الكعبة، ڕۆژێک ئەبوو دەردا بەرامبەر کەعبەی پیرۆز وەستا بوو. ثم قال لأصحابه بهاوڕێکانی خۆی وت: أليس إذا أراد أحدكم سفرا يستعد له بزاد؟ وتی ئەرێ ئێوە نازانن ئەگەر کەسێک لە ئێوە سەفەرێکی هەبێ بەزاد و زەخیرە خۆی بۆ حازر ئەکا؟ قالوا نعم، وتیان بەڵێ هەر وەڵا هەر کەسێ سەفەری هەبێ پێویستە جەوازەکەی حازرکە، پێویستە جانتا حازرکە، پێویستە 5-6 گڵای خۆسەپێنی ئەمریکی بخاتە گیرفانی بۆی سەفەرەکەی پێتەواوکە. قال فسفر الآخرة أبعد مما تسافرون إليه وتزودوا فإن خير الزاد التقوى واتقوني يا أولي الألباب. أبو درداء فرميت گەشتی قیامەت زۆر لەوە دوورترە کە ئێوە لە دنیا سەفەر بۆ شوێنێکەکەن و هۆڵتان لێدێ، بڕواتان هەبێ هەر کەسێ لە ئێوە من خۆم هەر سەفەرێکمە بێشەوە پێشەوە خەوم لێ ناکەوێت، ئەوەندە قەلەق ئەبووم. بۆیە بالله القبر أول ليلة بالله قل لي ما يكون. تخوا منيك أزانم أروم بو گەشتێکی عەمرە لەوێ هوتێل حازرە لە مەتار پاس چاوەڕێت ئەکا، خواردنی باش، جێی گەرم و نەرم، بڕۆ بۆ حەرەمی مەدەنی بە ئەمن و ئەمان، ئیحرام ببەستە بڕۆ بۆ کەعبە، ئەوسا خەوم لێ ناکەوێت. شەوێکیش لە هاتنەوەیە جێگۆڕچێم کردووە خەوم لێ ناکەوێت. بۆ ئێوە وانیتان القبر أول ليلة بالله قل لي ما يكون. چاو ئەەکەیتەوە ئەدبن بۆ قەبرستان وەسمان غەزال، چاو ئەەکەیتەوە ئەدبن بۆ چەشمە بەردین، چاو ئەەکەیتەوە ئەدبن بۆ پیرایەکان، بەتاقتەینە نە برا نە خزم نە ئامۆزا نە سیسەمی گەرم و نەرم، تەنها کردەوەکانتە. سێ بڕگەی تەوحیدە: من ربک، من نەبیک، ما دینک، پەروەردگارت چێیە، منهەجی ژیانت چی بوو، پێشەوا و مامۆستا و گەورەکەت چێ بوو، هەر سێ پرسیارەکەش لە بەردەستە. پەروەردگارە فەرمیێ وتزودوا فإن خير الزاد التقوى. لە مەوسمی حەجا خەڵک ماڵ و مناڵی جێهێشتووە، ڕۆیشتووە بۆ کێوی عەرەفە، بە خەڵکی ئەفەرمێ وتزودوا، زاد و زەخیرە کۆکەنەوە بۆ ئەوەی لەم ڕێگەیە تووشی چەرمەسەری نەبن. فإن خير الزاد التقوى و باشترین زاد و زەخیرە سەمون و برنج نییە، خواردن و گۆشت و مریشک نییە، بەڵکو ترسانە لە پەروەردگار. واتقونی یا ئولی الئەلباب، لە من بترسن، لە من سڵ بکەن، ئەی ئەو کەسانەی ژیرن و عاقڵن.